سلام كاك من باشي حوالت سلامتي باشي تاكي حوال شونا باشي سلامتي باشي يا ربي يا باش بي سلامت يا اخوة مامستا بله دەڵێم ئەوڕۆ کۆتا ڕۆژی 2023 پەیامت چییە لە بۆ بینەران و مسلمانە؟ وەڵا حەزت لێ لە وەڵاخەکە دابەزە پەیامێکی دەڵێن ئینشاءالله بە ناوی خوای بەخشندە و میهرەبان ئەوڕۆ کە کۆتا ڕۆژی ساڵی 2023 دەمەوێ پەیامێکی کورد بڵێم بە هەموو مسلمانێکی بەتایبەت بە چینی گەنجان یەکەم ئینسان تەماشای ڕابردووی خۆی بکات و دەفتەری ئەعمالی خۆی بێنیتە بەرچاوی خۆی بزانی چی تێدایە ئەگەر چاکەیەکی تێدا بێت حەمد و سەنای خوای گەورەی لەسەر بکا و سوپاسی خوای گەورەی لەسەر بکات و لەسەری بەردەوام بێت خۆ ئەگەریش خراپەیەکی تێدا بێ ئینسان ئەو خراپەی بسڕێتەوە و بەو خراپەیە نێتە ناو ساڵی 2024 و نەیهێنیتە ناو ساڵی تازەوە ئینسان هەر ئەوەندە بیر لە ڕابردوو بکاتەوە کە دەرس و پەندی لێوەربگرێت بۆ ئەوەی هەڵەکان دووبارە نەکاتەوە دووەمیان ئینسان بە پلان و بەرنامەیەکی تازە بچێتە ناو ئەو ساڵەیەوە پەڕەیەکی سپی هەڵداتەوە لەو پەڕە سپیەی بنووسێت لەو ساڵدا دەمەوێت ئەوەندە لە چاکە و لە عیبادەتی زیاد کەم ئەوەندە لە فەرمانبەری خوای پەروەردگار زیاد کەم ئەوەندە سونەتی پێغەمبەر جێبەجێ بکەم صلی الله علیه وسلم ئەوەندە ئیش و کارەی بۆ خۆم بکەم و کار و کەسابەتی حەڵال کەم و بژێویەکی حەڵال پەیدا کەم واتە ئینسان بەرنامە و پلانێکی هەبێ بۆ ئەو ساڵی داهاتوو پەڕەیەکی سپی هەڵداتەوە لە دڵ و دەرونی خۆیدا بڵێ نابێ هیچ خاڵێکی ڕەش لەسەر دڕ و دەروونم پەیدا بێت لەو ساڵە تازە